wins, China wins because China will own this country. If Biden wins, China will own this country. سەرەڕای ئەوەی بەردەوام ترامپ جۆ بایدن تۆمەتبار دەکات بەوەی سیاسەت مەدارێکی توندڕەو نییە و دژ بە ڕکابەرەکانی ئەمریکا، بەڵام پێشبینی دەکرێت جۆ بایدن بتوانێت بە جۆرێک هاوسەنگی نێودەوڵەتی بهێنێتە ئاراوە لەو چوارچێوەیەشدا تا ڕادەیەک پەیوەندیەکانی نێوان واشنتۆن و پەکین ئاسایی بکاتەوە. Regulations that have been put in place by this administration over the course of the last year and a half, 18 months. But on a broader things in terms of trade, I don't see that there's going to be any kind of an immediate change. هاوکات هەڕەشەکانی ترامپ بە کشانەوەی هێزی سەربازی ئەمریکا لە هەر یەک لە وڵاتانی کۆریای باشوور و ژاپۆن لە سایەی ئیدارەی بایدن کۆتایی پێدێت و جۆ بایدن ناوێت هاوپەیمانەکانی ئەمریکا بدۆڕێنێت. من پێشبینی دەکەم کاری پێشینەی ئیدارەی واشنتۆن بە سەرۆکاتی بایدن گەڕاندنەوەی متمانەی هاوپەیمانەکان بێت بە ئەمریکا. سەبارەت بە پرسی هەڕەشەکانی کۆریای باکوور، من بۆ چوونم وایە بایدن زۆر باشتر مامەڵە لەگەڵ ئەو پرسە هەستیارە دەکات.